کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەوی جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش هیوادارم لە هەر جوهان ساڵ و سڵامەت بن لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە دەنگۆی مذاکرە بینی دەوڵەتی تورکیە و PKK پێشەوەی پرسیارەکانم ماراستە بکەم هاوڕێ ساڵی سەرداری دەنگی منتە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕە عەبووگیان سڵام هەیە بۆ خۆت بۆ بینەران لە خزمەتتان فەرمووی. زۆر سپاس هاوڕێ ساڵا. هاوڕێ ساڵا وەکو کورد ئیشارەم کردو ئاگاداری لەم ڕۆژانە دەنگۆی بەیسا مذاکرە لە بینی دەوڵەتی تورکیە و PKK باسی لێ دەکرێت بەڵام تاو جێگای من تقریبا چاوم لێ کرد بێت و بەرچاوم کەوت بێ گوایان پیشنهادە لایەن کەسانێک بوون وەلێ بە شدەت ئەردوغان مخالفی بە ئیسلاح هەمچ شتەیەکەوە ئینکاریەکە و پێی لەسەرەوە داگرتووە کە نەگەوەی مذاکرە لە بینی تورکیە و PKK نیە بەڵکێ بە هێرش و تعڕوزەکان بۆ سەر کوردستان و بۆ سەر PKK و ئەمانە بەردەوامە بێ. ئێوە تاو جێگای مەسەلەکەتان تاقیب کرد بێوانە ئەم واقعیەتە و تەبلیغاتە یا ئەم باسە کە مذاکرە لە بینی PKK و دەوڵەتی تورکیە چەندێ واقعیە؟ بەڵێ مذاکرە لە بین تورکیە و PKK هێشتا نییە، بەڵام دەوڵەت باخچەلی کە هاوپەیمانی کەسێکی زۆر فاشیستی تونڕەوە ڕئیسی حیزبی مامە میهەنە و مؤتەلفە لەگەڵ ئەردۆغان ئەو لە کرانەوەی ئەم خولەی پارلمانی تورکیا چووە بۆ ئەوێ و بۆ ئەوڵین بار لەگەڵ پارلمانتارەکانی حیزبی دەمپارتی ئەو حیزبەوە ئەکسەرێتەکەی خەڵکی کوردزوانن و لە پارلمانە هەن دەرسەدی هەمیشە نفوزیان بووە ئەو حیزبەوە دیمیرتاژ ڕئیسی بوو ئیسش لە زیندانایە لەوێت دەستی داوەسۆ لەگەڵیانە و توێسی دەبێ ئەم مشکڵە حەلکەین و با ئۆجاڵان بێتە پارلمان لێرەوە PKK منحەلۆکە و خەلعەسلاح بن و ئاشتی بکەین و ئەوجۆشتانە ئەمە لەلایەن ئەردۆغانیشا پشتیوایی لێکەوە و بەتایبەت و هەر لە ئیدامەی ئەو بەحسا ئیجازەیان داوە بە عومەر ئۆجاڵان بەرازای عەبدوڵڵا ئۆجاڵانە کە دوای 43 مانگ چووە لە ئەمرالی لە زیندانی ئەمرالی عەبدوڵڵا ئۆجاڵانی دیوە و قسە و باس کراوە و عەبدوڵڵا ئۆجاڵانیش وتوێسی کە ئەگەر پەیامی ناردووە بۆ قەندیل بۆ ڕاهبەران PKK و بۆ ڕاهبەران تورکیە ئەو ئەگەر ئازادی بکەن ئەو حازرە نەقش ئیفاکە و بتوانێت لە جێی شەڕ و خشونەت و کوشت و کوشتار ئاشتی بەدی بێت هەم بارە سیاسەکەی هەم قانونیەکەی ئەوە کە گوایە ئەردۆغان مخالفە نا شتیوان نییە و دوێکەیش ئەردۆغان ئتفاقەن لە کۆبوونەوەی حیزبەکەی خۆیان هەر باسی لێ کردووە بەڵام مەسەڵەن نێژن کە لەگەڵ PKK ئێمە دانانیشین چون بلەخەرە ساڵهاز ئەوان بە عنوان تۆریست ناوە بن خۆ ناکرێت یەکسەر بێژن ئێمە دانیشین لەگەڵیانە وەلێ بە تۆر واقعی ئەم مەسئلە هەست حتا بەر لە ئەوە کە دەوڵەت باخچەلی بچێ بۆ پارلمان بەر لە ئەوە کە عومەر ئۆجاڵان بچێ بۆ لای عەبدوڵڵا ئۆجاڵان یەک دوو خەبەرگوزاری ناسرا و ڕۆژنامەنگاری مەشهوری تورکیە ئەمەیان فاش کردووە کە ئەم مذاکراتە یا ئەم پەیامانە ڕەدوبەدڵ بووە لە بین بارحاڵ PKK و دەوڵەت ئەردۆغان و ئەوانە خۆ بلەخەرە احتماڵاً لە هەردوو لا مخالفینێکی هەیە ئەم داستانە و هەر ئەو ڕۆژە ئەمە ئەعلام کرا دوو گری لای PKK حەمڵەیان کرد بە یەکێک لە تەسیسات نظامی تورکیە لە 30 کیلۆمتری ئانکارا ئەو شوێنەوە پەهباد و تەسلیحات و شتیا دروستەکەن و فەوری ئەردۆغانیش بێبەزیانە وەکو هەمیشە کوردستانی سووریە و قەندیل و مەناتقێەوە PKK تایەدایە بەر تۆپ و تیارە و خۆمپارە باران و بەتایبەت لە کوردستانی تورکیا خەڵکی سویل زۆر کوژیاون حملەی کردووە بە مەسەڵەن زیبناهای اقتصادی حتا بە نانەواخانە بە بیمارستان بە مەراکز دەرمانی بە مەراکز اقتصادی بۆ فشایە زۆرتر بێنێ بۆ ئەو بەشە کە لە کوردستانی سووریا هەن و بەرحاڵ ئەمە
بەنظر من تا ئیسە ئەمەکە ئەم داستانە بووە واقعیە ئایا چەندێک جدیە چەندێ ئەچێتە بەرەو ئەکرێ قسەی لێ بکەیت. زۆر سوال بۆ تۆزەکانت هاوڕێ ساڵی سەرداری با تۆ بەم مەسەلە و بەم شتەی کە باسەکرێت کە مزاکرە بکرێت و گفتوگۆ بکرێت لە بینی پێکاکە و دەوڵەتی تورکیا پێت وا بێ دیارەمانە دەوڵەتی تورکیا و پێکاکە دایان ساڵە بەرحاڵ شەڕ و لێکدانیان هەیەومانە پێت وا بێ ئەم مەترەحبوونی ئەم مەسەلە لەم شەرایەتەدا چەندێ ڕەبتی هەیە بە ئەوزاع و ئەحواڵێکە لە مەنتەقەکەدا ئەم جەوی هێرش و شەرخوازیەکە لە مەنتەقە وجودیەدا ئایا ئەمە باعث بووە ڕەبتی بەم مەسەلەیە کە ئەم شتە بێتە سەرمیزی بەیسلا کار و مزاکرێ بینی ئەم دوانە؟ من پێم وایە بەڵێ و مهمترین دلیلێەوە ئێستا تورکیا حازرە بێ بچێت لەگەڵ ئۆجاڵان و پێکاکە و دەم پارتی و ئەوانە بەهەرحاڵ وارد ئەم حەدە لە تەکبیر و ڕاگۆڕینەوە و تا بگات بە ئەوە کە ئۆجاڵان ئیجازەی پێبەن دوای 43 مانگ کەسێکێ بیبینێ و پەیام ئۆجاڵان لەوێ بنێرن بۆ قەندیل و ئەوانە بە نەزەر من ڕیشەی لەم ئەوزاع ئەحواڵا هەیە وا لە منتەقەکە هەیە. من وازانم نەتەنیا ئەم شتە بین تورکیا و پێکاکە هەموو شتێک ئایسە لە خاوەرمیانە و بە دەرەجاتێک لە سەتحی دنیا متەئەسرە لەم ئەوزاع ئەحواڵەوە هاتووە سەربەرەوە. وەختێ بەحس ئەوە کرێ کە ئیسرائیل ێژێ نەقشەی خاوەرمیانەی جەدید ئێمە دامەرزێنین ئەو شەڕەوە معلوم نییە سەرنجامەکەی بەکوێگا لەلایەک و ئیسرائیل و ئامریکا و بەشێ دەوڵەتان غەرب لایەک و جمهوری ئیسلامی و حزب الله و حوسی و ئەوانەی خۆیان بە هەرحاڵ ئەم شەڕە هێشتا خۆ تەواو نەبووە و ئیدامەی هەیە دەرنەتیجە ئەم شەڕە و شەڕی ئۆکراینیش کە ئەلعان مرتب قۆناغ بە قۆناغ ئەچێتە بەرۆ یا مەسئلەیەوە چین هەسی لەگەڵ تایوان و ئەمریکا خەریکە دەخاڵەتەکە لەوێ گشتی بە نظر من حکایەت لە ئەوزاع ئەحواڵێک ئەکەن کە جغرافیای منتەقە و بە تایبەت خاوەرمیانە کە دەستخۆشی ئاڵوگۆڕ بێ و تورکیا لەمە نیگەرانە. چەند دلیلی هەز یەکی ئەوە کە بالاخره پێی وایە ئیسرائیل مەسەڵەوێ بە یەکە قودرت منتەقە ئەم زۆر حەز بە ئەوە ناکە هەرچەند مناسبات نزیکی بۆ لەگەڵ ئیسرائیلە نگەرانە لە ئایندەی خۆی. ئەمە یەک دوو وەزعەتێکی اقتصادی و ئێستا تورکیا هەسی و مرتب وەزع اقتصادیەکەی خراپ و خراپتر بووە ڕۆژ بە ڕۆژ قیمەتی لیری تورکیا فەقیری و گرانی و بێکاری بەسەر خەڵکە بەنسبەت ساڵانی ڕابردووە داسەپاوە. ئەمە مەسەڵەیەکی لەو دەلایلەیە بۆ حەل ئەم مشکڵە دلیل یەکتریشی ئەوەسە باتەوەژە بە ئەم انتخاباتە ئەخیرە و دەوڵەتی ئەردۆغان موفق نەبوو و جەهەپە یا ئەو حزبی جمهوری خاوە لەوە بەر کەماڵ قلیشدار و ئیسەیەکی تر بەناو ئۆزگۆر نازانم کێ سەرپەرستیەکە و ئەوە لەگەڵ دەمپارتی و کوردەکانە نزیکە نگرانەوەسە لە انتخابات ئایندا حزبەکەی ئاک پارتی ئەردۆغان و دەوڵەت باخچەلی مامە میهەن هینێنن ڕێینێنن گرەکیانە بەم جۆرە بێژن ئەوە ئێمە مەسەلەی کورد حەلەکەین و ڕێی بەشی لە کوردەکان بچێ بۆیان و بتوانن مەسڵەن داهاتووە مەوەفەقتر بن. بە هەرحاڵ بە نظر من ئەوزاعەوە ببەخشن لە منتەقا هەیە هەموو دەوڵەتەکان حزبەکان زۆر شت دەستخۆشی ئاڵوگۆڕ و تەخیر و تەحوڵاتە بن و تورکیش یەکێ لەوانەسە لە عین حاڵە عەلاڕەغم تەواو ئەو کوشتارە وا کردوێسی ئەو هەموو بۆمبارانە ئەو هەموو خەرجە وا کردوێسی بۆ ئەوە جنبش لە کوردستانی سووریا ببەخشن کوردستانی تورکیا سەرکوتکە موفق نەبووە و نەیتوانیوە حتا پێکاکە مەسەڵەن لە ناوبا یا ئەو حزبەوە بەرحاڵ کاری قانونیەکە و بە جۆرێ نزیکە لە پێکاکە مەزون دەم پارتیە و 50-60 نوێنەریان هەیە لە پارلمانە بەرحاڵ ئەو ڕێگە سەرکوتگەرانیان تاقی کردەوە موفق نەبوون. پێیان وایە ئەتوانن لە تەریق ئۆجاڵانەوە یا لە تەریق مزاکراتێک و بتوان ئەم مەسئلە حەلکەن و ئەردۆغان بیکا بە ئیمتیازێ بۆ خۆی. قسەی دوێکەی ئەمە بووە کە ئێمە
نازانم لە سەدەمی ساڵی نازانم دروستبوونی جمهوریمانە کار زۆرمان کردووە گرەکمانە ئەمیشە حەلکەین قەتعاً لە هەردوو لا مخالفینێ هەیە بەڵام على العموم وەزعەکە بەرەوە ئەوەچێ کە بە دەرەجاتێک وارد مزاکرێ بن نازانم بە کوێیاگا بەستەگی بە ئەوزا ئەحواڵ هەست بەستەگی بە تەناسب خوا هەست گشت ئەمانە نەقش و دەور ئەنوێنن بەڵام ئەوە کە هەردوو لایەن تەمایلیان هەست وایە پێکاکایش کە مەسەڵان لە زوانی مراد قەریلان و قسەی کردووە ڕەدی نەکرۆسەوە بەڵام و توێسی نابێتەوە تا ئەمان لێ بکەن ئەمانی ژێژن پێکاکە ئاشێت چەکدانێ بارحاڵ ئەم ڕەجزخانیانە هەمیشە هەیە لە ئەوڵۆ مزاکرا یا حتاوە کە پێکاکە حمڵەیەکە ئەوانیش بەش لە جوابیانەوە لە وەخت دووە بۆ ئیمتیازگرتندەیەک مرتب ئەم نەوعە حرەکەت و چالاکی و ئەوانە ئەکرێ بۆ لەسەر مێز مزاکرا زۆرتر ئیمتیاز بەدەست بێنن بەهەرحاڵ عەرزم کردی من نازانم سەرنجامەکەی بەکوێیەگا ئەوە نەبووە بێ سابقە بێ مزاکرەی بین تورکیە و پێکاکە ئەوانە ساڵ 2014 و 13 ئەوانە تا ئاستێکی هین چووە سەر بەڵام دەوڵەت تورکیە و بەشێک لە پێکاکە بە جۆرێک هینیان کرد لە باریان برد و بە تایبەت دەوڵەتی فاشیستی ئۆردۆغان ئەو وەختە زۆر نیاز و احتیاجی نەبوو بەڵام ئەم شایەتە فەرقەکە بەستەگی بە شرایەتێک کە زواتیا قرارەگرن ئەم ئاڵوگۆڕانەوە لە منتەقا لەسەر ئەم جەنگانەیەتە بەرەوە ئەو وەختە ئەتوانی مەسەڵان جدی بێتەوە یا هەر لەیسەوە مەسەڵان پایانی پێ بدەن ئەبێ چاوەڕوانی بزین وەزعەکە بەرەو کوێچێ زۆر سپاس هەورە ساڵە تۆ لە قسەباسەکانی ئەوڵ تا ئیشارەت کرد کە ئەڵبەتە من واقعاً دوێنێ بوو دوێنێ تێکسێکم دی جێشتەیەکم دی کە ئۆردۆغان گوایە مخالف بووە بەڵام وا دیارە تۆ زۆرترت تاقیب کردووە و گوایە ئۆردۆغانیش موافقی ئەم مزاکرەوەمانە هەیسە وەزیەتی منتەقەکەمان پێ تەحمیلەکە یا بۆ تەناقوزات و نیگەرانی کە ممکنە لە دەوری ئایندە ڕێی نەیەنێتەوە بۆیە ئەم چراسەوزەی نیشان داوە بەهەر سوورەتەوەی کە معلومە لە بینی تورکیە و پێکاکە هەروەکو تۆش ئیشارەت پێ کرد مەوردی زۆر وا بووە تەلاشیان کردووە کە مزاکرە بکەنەوە مەسەلەی خوێن ڕیژی دەیان ساڵە بە سەرنجام یا بە پایان بگەێنن بەڵام ئەم پرسیارەکەی من لێرە مەدا چ لایەن دەوڵەتی تورکیە و چ لایەن پێکاکە و ئەگەر قەرارە چراسەوزێ نیشانی داوە بە هەر دەلیلێک قەرار بێ مزاکرە بکەنەوەمانە چۆنە هەردوو لە هەر زۆرش تۆ ئیشارەت پێ کرد هەم پێکاکە بەعزی عەمەلیاتوانە دەست بە دەوڵەتی تورکیاکە هەم ئەخیرەن لەم فەزای مزاکرە و گفتوگۆمانەشە دەوڵەتی تورکیا حملەی خۆی هەروەکو هەمیشە بۆ سەر کوردستانی سووریە و بۆ سەر پێکاکەوەمانە ئیدامادا ئەمە ئەم تەناقضانە چۆنە بە نەزەرە دەگە قەرارە مزاکرەکەن ئەم ئاگرباران و شەڕ و لێکدانە بە چ معنایە بەڵێ عەرزم کردی هێشتا ئاستی ئەم پەیوەندیانە و ئەم تەماس و ڕاوەبت و ئەوانە نەگەیوسەوە حەنەکە ئاتەش بەسێ ئیعلام کرێت جا لەوە لاوارد مزاکرە بن مەسەڵەن تۆ گەر ئەو وەختە لەبیر پێکەوە بووین دەستدەوان شەڕعیان و عێراقا ڕۆژگەل ئاخر و پێیان وابووینە هەردوو لایەن حمڵەی هەرچی زۆرتریانە کرد گەرەکیان بوو مەسەڵەن امتیاز زۆرتر بەدەست بێنن زەمینگەر زۆرتر ئێشغاڵکەن شارگەلێ زۆرتر بە تەسەڕف خۆیان دەربێن بۆیە لەسەر مێز مزاکرا هێم بکەن امتیاز بگرن هەرچەند پێکاکەم ئەمەڵیاتەی لە ئاخرا قبول کرد بەڵام وتێسی ئەم ئەمەڵیاتە بەل لە ئەوە هین کراوە تەڕاحی کراوە و قال بۆ بیکەین و ئەوانە خب معلومە عەکسەڵ عەمەڵ تورکیەش ئاوا هاسە بەو جۆرە وەحشیانە و جەنایەتکارانە خەڵکی کوردستانی سووریەی دابەر و خەڵکی زۆری کوشتووە مەزلوم کوبانی پێرەکە ئەعلامی کرد فقط لە چەند شوێنێکی هەر ئینا فقط 20 کەس کوشتەی خەڵکی سیڤیل و ئەوانە بووە و مرەتەب ئەم حەمەڵاتەیەکە بۆیە من وازانم بە هەر حاڵ ئەم مەسئلە مەترەحە چەنێ بچێتە بەرۆ بەستگی هەست بە نظر من ممکنە حتا خۆیان زۆر حەز نەکەن بە تایبەت دەوڵەتی تورکیا حەز نەکات بەمینە بەڵام پێی تەحمیڵ بێ ئەگەر ئەم وەزعە ئەوە لە منتەقەکە ئەچێتە بەرۆ و ئەمیش خۆی بە عنوان ئەبەر قودرەتێک نیشانەدا و ئەوانە خب جمهوری اسلامی لایەکۆ تەزعیف بێ لە مقابل ئیسرائیل و بەعزێ دەوڵەتای منتەقەوە ئەم لە فکرەوە بێ کە
ئەمیش داوای بەشخۆی و قدرت خۆی هینکە ئەم مەسئلەوە یەک خەڵک 20 ملیۆن خەڵک لە تورکیا مشکڵیان هەست مەسئلەیان هەست حەق و حقوق و متالباتیان هەست خۆوەستی 40 ساڵە بە هەچێ ئیمکانەتەوە لێی داون حتا شاری بەسەریان ناخاپورکە وتو شاری موش 100 نەفەر لەژێر زەمینێکا کوشتنی ئاوری تێبەردا تەختی کرد نازانم بە حەچێ ئیمکاناتی دووین ئەرتەشی ناتۆیە خەریکە لە گارا و نازانم لە قەندیل و لەکوێ نەیتوانیوە مەسڵ موفق نەبووە هێزەکانی PKK تێک پشکێنێ و تەسلیمیان کا و لەسەر ڕێ خۆی لایەن بە بۆیە بلاخەرە بیریان لەوە کردوەسۆ کە ئەمە ڕێگەیەکتر لەم ئەوزا حواڵە هینیکەن بەو ڕێگا بچن شاید ئەمە بەنەفع بێ شاید چوزانم هەم PKK زۆر شت مەترح نەکا و زۆر ئیمتیازی نەوێ و واداریکەن بە سازشێ هەم ئەم هەموو خەرج و مەخارجەوە ئەیکەن بلاخەرە عەلەی خەڵکی کورد و موفقیش نەبوون ئەنیان توانیوە ئەم بزوتنەوە لە بین لە کوردستانی تورکیا مەسەلە تەنیا PKK نییە بلاخەرە مەسئلەی میلی بۆ خەڵکی کوردی کوردستانی تورکیا مەسئلەس مەترحە پێیان ێژن تورکای وەحشی بە ڕسمیەتیان ناناسن کە ئەوانە بلاخەرە کوردن و کورد زوان و مەسائل و مەشاکلێکیان هەیە بۆیە بە نظر من فعلا هەردوو لایەن مەسەلەکەیان هەرە نەزەرە و هەنیە ڕەدی بکەنەوە و ئەس جملە دوێکە ئەردۆغان زۆر بە ڕاشکاوی وتی من خۆنمەوە گوێمدا بە قسە و باز ڕۆژنامە نگار و ئەوانم تاقیب کرد قسەکانیان نوێشتەکانیان بە نەزەرێگا کە فعلا ئەم هینانە ئەم شتانە پەیام گۆڕینەوە و ئرتباتاتە هەست وەلێ خۆ پێیان وایە ئەکرێ لە عەبدوڵڵا ئۆجالان ئیستفادە کردێ بۆ ئەوە ئەم داستانە بە جۆرێ حەلکە زۆر سپاس ئەوڕێ ساڵە وەختەکەمان تەواو بووە مەجالی ئەوم لێ پرسیاری زۆرتر بکەم سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش سپاستانەکەم مانوو نەبی زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتین و کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکان بینەری دامەیی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم